قانونەکە بۆ خۆی قانونە پشتی بە ئیرادەی زۆرینەی پەرلەمانتاران بەستووە. سەرۆکی هەریەم کاکە دوور و نزیک پەیوەندی بە دەستورەوە نییە. دەستور پەسەند بکرێت هەڵوەشێنرێتەوە بهێنرێتەوە پەرلەمان لە سەلاحیەتی سەرۆکی هەرێمان نییە. بەسەریەکەوە ئەو نۆ فراکسیۆنەی کە ئیمزایان لەسەر کردووە 75 ئەندامی پەرلەمانیان هەیە. لە کەونان نییە لە تاریخی بەشەریەتان نییە پەرلەمان تەمدیدی ماوەی خۆی بکات. لەکوێ عالەم هەیە هەڵبژاردن لە دوای کۆتایی هاتنی خولۆ بکرێت. زۆربەی هەرە زۆری پەرلەمانتارەکانی پارتی وێشێتی هەموو ڕازی بوون، هەمویان ڕازی بوون. ئەم مۆدێلی فەرمانڕەوایەتی کوردستان لە ئۆتۆمبیلێک دەچێت کە تیایدا حکوومەت سوکانی بەدەستەوەیە. حیزبەکان ئیستۆپ دەگرن، تەنها ئیشی پەرلەمانەکەشی ئەوەیە کە نەهێڵێت حیزب و حکوومەت تووشی حادیسە بن. مەسعود بارزانی بەبێ شەرعیەتی پەرلەمان و بەبێ شەرعیەتی خەڵکی کوردستان نەبۆتە سەرۆک و ناشبێتە سەرۆک. سوێند خوراوە لە وڵاتە دەبێتە ناکات مەسعود سەرۆکی ئەم وڵاتە بێت. سوێند خوراوە لە بەرەوەی ئەم وڵاتە پیاوی تیان نەماوە. ئەزمەی پیاوە و کەسایەتی سیاسی جگەل لە مەسعود بەرزانی کە سەرۆکی ئەم وڵاتە بێت. دوو جار بیر بکەرەوە. دووشەممە کاتژمێر 7:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.